بەڵێ ئێستاش گفتوگۆی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم لە سۆرانەکەم بە سوپاسەوە بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆرانم لەگەڵایە. کاک فەیسەڵ بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی باش، بەیانی جەناب تو هەموو بینەرانی کورسات نیوز باش، ئینشەڵڵا ڕۆژێکی خۆش بە هەموو لایەک. زۆر سپاس. کاک فەیسەڵ با سەرەتا لەوە دەست پێ بکەین، گەشت و گوزار لە سنووری ئیدارەی سۆران لە چ قۆناغێکدایە؟ بەڵێ پرسیارەکە ڕاستی زۆر هەڵدەگریت، بەڵام هەوڵ دەدەم بە کورتی ینی وەڵامی جەنابت بدەمەوە. بێگومان بابەتی گەشت و گوزار لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە کە سۆران هەر بە شێوەیەکی گشتی ناسنامەیەکی گەشتیاری بەخۆیەوە وەرگرتیە. ئێمە هەموو طموحمان ئەوەیە کە ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕووی گەشتیاریەوە ببینە قۆناغێکی پێشکەوتوتر لەوەی هەیە، لە ناسنامەیەوە بیگۆڕین بۆ ئەوەی کە بیکەینە شارێکی گەشتیاری سەرتاسەری و نازناوی پایتەختی گەشتیاری پێ ببەخشرێت. لەبەر ئەوەی بنەمای گەشتیاری لە ناوچەکە بەڕاستی لە مستەوایەکن کە لە 1985 ناوچە گەشتیارەکان پێکدەینیت و لەسەر ئاستی کوردستان و عێراقیش لە 1935 ناوچە گەشتیارەکان پێکدێنیت. ئەوەش ڕاستی تایبەتمەندیەکە کە ناوچەکە هەیتی بەوەی کە لە ڕووی سروشتیەوە، لە ڕووی شوێنەوارەوە، لە ڕووی مقاوماتی هەبوونی چاڵاکی و ناوچەی گەشتیاری بەرچاو توانێتی ئەو سیمایە بەخۆیەوە بگریت. لێ ڕاستی ئەمە دڵمان بەوەی خۆشە کە ئەو ناوچەیە چوویتە قۆناغێکی زۆر باش لە کەرتی گەشت و گوزار و توانیتشی لە زۆر بواری دیکە ڕنگدانەوەی بەسەر ژیانی هاوڵاتیان، بەسەر بژانەوەی گوندەکان، بەسەر چاکبوونی ڕەوشی ئابووری خەڵک و سەر ڕای هەندێش بوویتە هۆکارێک، ئەو بنەمایانە بوویتە هۆکارێک کە لایەنی پەیوەنددار کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بپڕژەینە سەر چاڵاکی گەشتیاری و زیاتر بپڕژەینە سەر ئەوەی گرنگی بە کەرتی گەشت و گوزار بدرێت لەو ناوچەیە. بەڵێ لەسەر ئەم تێڕوانینە ئێمە دیدگایەکی زۆر باش لە ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی دەبینین کە لە دوایین سەردانی بۆ ناوچەکە مژدەیەکی زۆر گەورەی بە ئێمەدا کە هەموو طموحی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ناوچەی سۆران، ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕووی گەشتیاریەوە بکرێتە ناوچەیەک و ببێتە ناوچەیەک کە لە هەموو جیهانەوە ڕووی تێبکەن. ئەوە مانشێتێکی گەورەیە، بەڵام ئێمە بدەبینین لە ئەرزی واقعیش ڕنگدانەوەیەکی زۆر ئیجابی لەسەر بژانەوەی کەرتی گەشتیاری دەبیت. باشە. کاک فەیسەڵ ئاشکرا ساڵ لە دوای ساڵ شوێنی گەشتاری زیاتر لە سنووری ناوچەی سۆرانەکرێتەوە بۆ پێی کەشێکی گونجاو دیمەنی ناوچەکان سەرنجڕاکێشن. لێرەدا پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە چی کراوە بۆ ئەوەی لە داهاتوودا سەرنجی زیاتری گەشتیاران ڕابکێشرێت بۆ ئەو ناوچە گەشتیارانی سنووری سۆران؟ ئایا گەشتیار لە عێراق بێت، لە ناوەڕاست و باشوور لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بێت، یاخود لە وڵاتانی دراوسێش؟ بەڵێ بێگومان ئەوەی جەنابەت باس دەکەی ڕێک وایە ناوچەی دڕفێنن، ناوچەی زۆر سەرنجڕاکێشن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت لەسەر ئاستی جیهانیش. ئێستا هەندێک لە ناوچەی گەشتیاریمە بەڕاستی خەریکن دەکەونە سەر نەخشەی جیهانی بە تایبەتی لە بابەتی شوێنەوار. ئەمە لە بیرمان نەچی ئەشکەوتی شانە دەر بوویتە یەکێک لە ینی وێزگە یان بوویتە یەکێک لە ناوچەیەکی سەرنجڕاکێش کە بینیمان لەو ئەخیرەی بە دۆزینەوەی یان سەر لە نوێ دروستکردنەوەی پەیکەری کە لەسەری مرۆڤی نیاندرتاڵ چ کاریگەری و چ ڕنگدانە و چ دەنگدانەوەیەکی هەبوو لەسەر ئاستی جیهانی. لەسەر ئەم تێڕوانینە و لەسەر ئەو بنەمایانە ناوچەی سۆران، ئیدارەی سەربەخۆی سۆران، ناوچە گەشتیارەکان ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیارانی لۆ زیاد دەبیت و ناوچەی گەشتیاری نوێژ دێتە کایەوە. ئێمە تایبەتمەندیەکی دیکەشمان هەیە کە لەگە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان جیاوازین ئەوەیە کە گەشتیاری چواروەرزەمان هەیە. لەبەر هە لەسەر ئەم بنەمایە ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوام لە ئەپدێتین لە ناوچە گەشتیەکان لە ئەپدێتکردنی کارەکانی خۆیانن و ڕۆژە گەشتیاریەکان دائیمەن
ناوچەی نوێ یان ساڵاچی نوێ دینە ناو پرۆژەکانیان ئەمە لە بیرمان نەچیتەن چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە شنگلبانە کە پرۆژێکی گەشتیاری سەرنجڕاکێشە لەسەر ئاستی هەموو کوردستان و عێراقیش ئەکواپارکێکی ئاوی کردەوە کە بەڕاستی یەکێک بوو لە خواستەکانی گەشتیاران لەو ناوچەیە بە تایبەتی لە وەرزی هاوین لە چیای کۆڕک بکار لەسەر فندقێکی زۆر پێشکەوتوو دەکرێت کە ئێستا لە قۆناغەکانی کۆتاییدایە ئێمە ناوچە بەفرینیەکانمان هەیە لە پڕژێ لە سەکران لە هەڵگۆرد لە گۆمی فێڵاو لە ناوچەی برادۆست لە منتیقەی سیدەکان لە حەسەنبەک هەمویان ڕاستی ئێستا ئەمە ئیش داینە لە کارین لەوەی کە ناوچە و پرۆژەی تازە بۆ ئەم ساڵ زیاتر لە 3-4 پرۆژەی زۆر گەورە کە پرۆژەی متەکاملن ینی هۆتێلە مۆتێلە کافتریایە کەپری گەشتیاریە پرۆژەی ئاویە لە ناو ئەو پرۆژانە مۆڵەتیان وەرگرتیە و ئێستا بەشە چیان دەستیان بە ئیش کردیە مەسەلەن پرۆژەیەکمان لە سپیلکەیە لە بینی خەلیفان سپیلک پرۆژێکی زۆر متەکامیلە پرۆژەیەکی دیکەمان هەیە لە ئێستا لە قۆناغی مۆڵەت وەرگرتنە مۆڵەت لە لایمەوە تەواو بووە پرۆژەیەکی شاری شوشەیە لە چیای هەندرێن بەرامبەر ڕواندز کە خەرەندی ڕواندز دەکەویتە نێوانی و پردی شوشەیی دروست دەکرێت لەسەر لە بینی خەرەندی ڕواندز و چیای هەندرێن ینی مەبەستم لێرەکە ئەو نمونە نەدەینمەوە بەردەوام لە پرۆژە داینە بەردەوام لە چالاکی داینە هەر زیاتر لەوەش یعنی ئێمە باس لە هەندێک چالاکیەکان بکەین ئێمە ساڵانە فیستیڤاڵی خلیسکانی سەربەفرمان هەیە لە منطقەی باڵەکەتی لە چۆمان کە ئەو ساڵی ڕابردووش کردمان بە بەشداری چەند یاریزانێکی نێودەوڵەتیش لەو چەند ڕۆژانەی ڕابردوو ئێمە چالاکی فیستیڤالی ئۆفرۆدمان کرد کە لەلایەن یەکێتی ماتۆرسکیل و ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی کوردستانی و بە چاودێری یەکێتی ماتۆرسکیلی عێراقی بەڕێوە چوو تمۆحمان وێ لە داهاتوو بیکەینە چالاکیەکی نێودەوڵەتی لە بواری دیکەش ئێمە بەنیازی لەو چەند ڕۆژانی داهاتوو فستیڤالێک بکەین بۆ بەلەمی سەر شەپۆڵەکان ڕافتینگ لەسەر کە ئەوەش ساڵاچیە کە بەڕاستی لە کەرێمی کوردستان تەنها سۆران مەسەلەن خۆی یەکلا کردی تۆ لەسەر ئەم جۆرە ساڵاچیانە کەواتە بجگە لە بنەمایەکان ساڵاچی هەمە چەشنش لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەیە بەڵام نەوعیەتی گەشتیارانمان ڕاستی زیاتر گەشتیاری ناوەخۆینە و لە 16ی گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراقن کە ئەمە پێمان وایە ئەو ساڵە ڕێژەکە زۆر زیاتر دەکات لەبەرەوەی پێشبینیەکانوانە کە پلەی گەرمی لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق زۆر بەرز بیتەوە و ناوچەی مەش ڕاستی دەبیتە یەکێک لە وێزگەکان جگە لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیش دەبیت یەکێک لە وێزگە هەرە سەرنجڕاکێشەکان. بەڵێ کاک فەیسەڵ لە ماوەی کەمتر لە مانگێک 5 کەس لە سنووری سۆران خنکان بۆی بەرزبوونەوەی ئاسی ئاو ڕێکارە نوێەکان چییە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان؟ بەڵێ تەبێ ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی ئێمە زۆر پەیوەنی گەرانی و هەر لێرەوەش سەرخۆشی لەو قوربانیانە دەکەین لە کەسوکاری و قوربانیانە دەکەین زۆر پێنیگەرانین ئێمە لە پێناو ڕێگریکردن و لە پێناو سەلامەتی و پاراستنی گیانی هاوڵاتیان و گەشتیاران لە 1-2 ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەکی بەپەلە زۆر تارە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام درا بە سەرپەرشتی ڕاستەوخۆی کاک هەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری دەری سەربەخۆی سۆران و هەموو ئەو لایەنانەی کە پەیوەنددارن بەو بابەتە و ڕێگریەکان لەوێ ئامادە بووین و راپۆرتی بەرگری شارستانی و ئێمە وەکو گەشت و گوزار و لایەنەکانی دیکەی پەیوەندیدار لەوێندەری پێشکەش کران کە بگوو بتوانین ڕێگری لەو بابەتە بکەین. طبیعی هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە گیانی هاوڵاتیان بەلای ئێمەوە مهم گرنگترین شتە گرنگ ئەوە نییە چەند گەشتیاردی گرنگ ئەوەیە چەند سەلامەت دەبن لەو ناوچە گەشتیارانە. ئەوەی جێگای تێبینی بوو ئەوەیە کە ئەو ساڵ ڕاستی جیا لە ساڵانی دیکە ڕووبارەکان لەو وەرزە هێشتاش ڕاستی دانەمرکاینەوە ینی ئاوەکان زۆرە بەفرێکی زۆر هەبوو توانەوەی زۆر هەیە ڕووبارەکان ئاستیان هێشتا بەرزە کاتی ئەوەی نییە بەڕاستی خەڵک نزیکی ڕووبارەکان بیتەوە بەداخەوە کۆمەڵک پرۆژەی گەشتیاریش لەسەر کەناری ڕووبارەکانن ئێمە بڕیاردرا لەو کۆبوونەوەش بڕیاردرا چەند تیمەک پێک بهێنرێت تیمی گەڕۆک و بازگەی ئاویشمان هەبیت لە ڕێگای بەرگری شارستانی ئەو بازگە ئاویانە چاودێری خەڵکەکە بکەن و ئێمەش لە ڕێی خۆمانەوە وەکو گەشت و گوزار
چاودێری ناوچە گەشتیارەکان بکەین ئەوانەی کە بە تایبەتی مۆڵەتیان نییە چکە ئەوانەی مۆڵەتیانەیە کۆمەڵک ڕێکارمان لەگەریان گرتە بەر کێشەیان نییە ڕاستی دەتوانن بابەتی سەلامەتیەکەیان ڕەچاوکرێ بەڵام کۆمەڵک شوێن هەنا بە شێوەیەکی هاکەزایی دروستکراینە لە ژێر چاودێری ئێمە نەبووین ئێمە ڕاستی ڕاست پێدراوین و ئیشش لەسەر ئەوەی دەکەین کە ئەو ناوچەنە بێخینەوە ژێر چاودێری گەشت و گوزار و حکوومەت هەرێمی کوردستان لەوەی بتوانین ڕێکاری تونتر بگرینە بەر لەگەڵیان لە پێناو پاراستنی هاوڵاتیان هەم لێرەوەش لە ڕێگای کەناڵی جەنابیشتان داوا لە هەموو گەشتیاران دەکەین تکایان لێ دەکەین ڕێنماییەکانی بەرگری شارستانی و گەشت و گوزار بە تەواوی جێبەجێ بکەن خۆیان لەو شوێنانە نزیک نەکەنەوە کە ڕێنمایی لێدرایە کە مەلەوانی تێدا نەکرێت ئەوە لای جەنابیشت باڕوون بیت ئێمە زیاتر لە 1000 کیلۆمەتر ئاومان هەیە ینی ڕووبارمان هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کۆنتڕۆڵکردنی ئەو 1000 کیلۆمەترە زۆر قورسە و بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی زیاتر لە 40 تا 50 شوێن خەڵک بەکاری دێنی لۆ مەلەوانی ئێمە بەڕاستی ینی لە 10 تا 12 شوێن گونجاون کە مەلەوانی تێدا بکرێت ئەوانی دیکە هیچیان گونجاونینە لۆی پێویستە خەڵک خۆ لەو شوێنانە بە دوور بگریت گەشتیاران خۆیان لەو شوێنانە بە دوور بگرن و هەر حاڵەتە چیش بینیان ینی کەسێک بینی کەسێک لە شوێنێکی دروست مەلەوانی دەکات پێمان باشە ئەوانیش هاوکارمان بلەوەی تیمەکانیان لێ ئاگدار بکەینەوە ڕێکاری باش دەگرینە بەر ڕێگاری تون دەگرینە بەر بەرامبەر بەوەی کە ئەگەر سەرپێچی لەلایەن خەڵکی خاوەن پرۆژەکان بیت زۆر بەتوندی مامەڵیان لەگەڵ دەکەین کە سەلامەتی گەشتیاران هاوڵاتیان بەنسبەتەوە زۆر میمە بەڵام ڕزاشمان وایە کە گەشتیاران هاوکار و خۆ بە دوور بگرن لەو بابەتی بەڵێ بەڕێز فەیسەڵ سادق باسی هۆتێل و مۆتێلت کرد وەک پێویست هۆتێل و مۆتێل لە سنووری ئیدارەی سۆران هەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ڕاستی بابەتی هۆتێل و مۆتێل ئێمە کۆمەڵک مۆتێلی زۆرمان هەیە لە شێوەی گوندی گەشتیاری کۆمەلگای گەشتیاری لە ناوچەی حاجومەرانمان هەیە لە ناوچەی شێخان و سەکرانمان هەیە لە ڕواندزمان هەیە لە بێخاڵ هەیە لە ناوسۆران لە ڕاستی لە ڕووی مۆتێلەوە کێشەیەکی وامان نییە بەڵام لە بابەتی هۆتێل کە بێت لە ستانداردەکانی جیهانی بنیان خواستی گەشت لەسەر خواستی ئێمە بیت و یان لەسەر بابرێم تمۆحی ئێمە بیت بەداخەوە ینی ئەمە تەنها دەتوانین کۆڕک و شنگلبانە ینی بە شوێنێکی وا دابنرین کە بڕاستی گەشتیاری لە مستەوا دەتوانانی لەوێندەرێ بمینتەوە چەند هۆتێلێکمان هەیە بەڵام بەداخەوە هۆتێلەکانمان لەو مستەوانینە کە گەشتیار بەخۆ بگریت هەر لێرەوە ڕاستی دەنجی خۆم دەخەمە ئاراستەی هەموو وەبەرهێنان دەکەم ئەو خەڵکانەی کە خاوەنکارن بە تایبەتی لە بواری گەشتیاری سۆران زمینەیەکی زۆر لەبارە کە وەبەرهێنەر بێت لێرانە وەبەرهێنان بکات ئێمە هەموو ئاسانکاریەک دەکەین لە ڕێگای دەستەی وەبەرهێنانەوە و لە ڕێگای ئیداری سەربەخۆی سۆران و شارەوانیەکانەوە تەواوی هاوکاری ئەو خەڵکانە دەکەین کە بیانەوێ پرۆژەی دروستکردنی هۆتێل لە ناوچەکە پیادە بکەن بەڵام لە ڕووی مۆتێلەوە ڕاستی ئەمە گرفتەی وامان نییە و گەشتیاران گلەی واشیان نییە و لە مستەوایەک شن کە ئینسان دەتوانانی برێن لە زۆریان لە زۆر لەو پرۆژانە شانازی دەکەین بەڵێ کاک فەیسەڵ من دوا پرسیارت ئاراستاکەم حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان باج و ڕسوماتی زۆریان لەسەر ناوچە گەشتیارەکان داناوە لە سنووری سۆران پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند ئاوەڕ لەو ناوچانە دراوەتەوە لە ناوچە گەشتیارەکان بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارەی سۆران طبعی بێت باج و ڕسومات تایبەت نیە بە ناوچەیەکی دیاری کراو ینی هەرچی باج و ڕسوماتە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕێگای لایەنی پەیوەنددار کە بەڵێ بەسم بە شێوەیەکی گشتی یان وەزارەتەکانی بەڵێ بە شێوەیەکی گشتی ینی ئەوە نیە تەنها ناوچەی سۆران بە جیاواز لە ناوچەکانی دیکە مامەڵەی لەگە بکرێت طبعی کارێکی ئاساییە ینی تو هەر کەسێک ئیشێک دەکات لە بەرامبەر ئەو ئیشە لە هەموو دنیاش ئەوە هەیە لە بەرامبەر ئەوەی کە ڕسوماتێک یان بازێک دەداتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە کارێکی ئاساییە بەڵام ئێمە لە پێناو پەرەپێدان و هاندانی زیاتری پرۆژەی گەشتیاری و لە پێنا ئەوەی کە وا بکەین کەرتی گەشتیاری زیاتر ببوژێتەوە ببیتە جێگرەوەی هەندێک لە بوارەکانی دیکە بە تایبەتی لە بابەتی زیادکردنی داهات و باشکردنی گوزەرانی خەڵک و بۆ دەستهێنانی هەلی کاری نوێ
ئێمە ڕاستی ڕوومان لە حکومت کردیە وەکو دەستەی گەشت و گوزار لە ڕێگای هەموو بەڕێوەبەرایەتەکانیشەوە کە باج و ڕسوماتەکان بە شێوەیەکی گشتی لەسەر ناوچە گەشتیارەکان کەم بیتەوە. خۆشبەختانە سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران بڕیاری ئەوەیدا کە 120 داشکاندن لە هەموو ڕسومات و لە هەموو قەرزەکەلەکە بووەکانی سەر ناوچە گەشتیارەکان و پرۆژە گەشتیارەکان بکات جگە لە بابەتی داشکانی 120 کرێی ئاو و 120 کرێی کارەبا. ئەوە ڕاستی بەنسبەت ئێمە خەتوەیەکی باش بوو، هەنگاوێکی باش بوو و ڕنگدانەوەیەکی باشی لەسەر ناوچە گەشتیارەکان هەبوو. بەڵام کو بتوانین زیاتر هانی کەرتی گەشتیاری بدەین. ئێمە دیسان داواکاریمان هەیە لە ڕێگای دەستەی گەشت و گوزارەوە کە کرێی کارەبا زیاتریش لەوەی کە هەیە کەم بکرێتەوە و بتوانین لە داهاتوو قەرزیش بدەینە خاوەن پرۆژە گەشتیاریەکان کلۆی زیاتر ناوچەکانی خۆیان ببژینەوە و لە لایەکی دیکەش لە بابەتی باجەکانیش ئێمە پێمان وایە و داواشمان کردیە کە جیاواز لە پرۆژەکانی دیکە جیاواز لە کەرتەکانی دیکە حسابێکی تایبەت بۆ کەرتی گەشت و گوزار بکرێت لەبەرەوەی کەرتی گەشت و گوزار بەشی زۆری لەسەر ئەستۆی کەرتی تایبەتە کە لێرەوە بە سوپاسەوە ئەم هەموو خاوەن سوپاسی هەموو خاوەن پرۆژەکان دەکەین کە توانیتیان کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ببەنە قۆناغێکی پێشکەوتوو. لێ ئێمە دەنجی خۆمان دەخینە دەنجی پاڵ خاوەن پرۆژەکان کە لە بابەتی باج و ڕسوماتەکان زیاتر حکوومەت بەهانایی ئەو خەڵکەوە بێت. بەڵێ بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران سوپاس کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.